لە دەمێکدا لەشکری ئەمریکا دووشەمە بەنێو شاری سنووری قامیشلیدا تێدەپەڕی خەڵک بەردیان بە ئۆتۆمبیلەکانی زرێپۆشی لەشکری ئەمریکادا دەدا و تووڕەی خۆیان دەردەبڕی. لەو گرتە ڤیددیۆدا خەڵک بەدەنجێکی بەرز دەڵێن بڕۆ ئەمریکای درۆزن. لە دەمێکدا کاروانەکە ئاڵای ئەمریکایان پێوە بوو بە شەقامەکاندا تێدەپەڕین خەڵک بەردیان پێدا دەدان. خۆپێشاندەرێک بە دروشمێک لە پێش زرێپۆشێک ڕاوەستا بوو کە لەسەری نووسرا بوو سپاس بۆ ئەمریکا، بەڵام ترامپ خیانەتی پێکردی. ئەو هەڵوێستەی ترامپ بۆ کێشانەوەی سەربازانی ئەمریکا کە ڕێگای بۆ تورکیە کردەوە هێرش بۆ سەر شەڕەوانانی کورد لە ناوچەکەدا بێت لە نێو واشنگتۆن و شوێنی تر وەک خیانەتێک بە کوردەکان چاو لێکرا کە هاوپەیمانێکی ئەمریکا بوونا کە شەڕی دژ بە داعیشیان کرد. ئەردۆغان دووشەمە لە ئێستانبول با پەیامنێرانی کوت کە دوای چاوپێکەوتنی لەگەڵ سەرۆکی ڕووسیا هەنگاوی پێویست لە باکووری خۆرهەڵاتی سووریا هەڵدێنێتەوە، واتە ئەو ڕۆژەی کە ئاگربەستی 120 کاتژمێری بەنێوبژی واشنگتۆن بە کۆتایی دێت. ئەردۆغان گوتوویەتی هێرشەکەی سەر لە نێودەست پێ دەکاتەوە ئەگەر لە ماوەی ئەو کاتە دیاریکراوەدا هێزەکانی یەپەگەن ناوچەی ناسرا و بە هەرمی پارێزرا و چۆل نەکەن. سێشەمە سەردانێکمان بۆ رووسیا لە شاری سوچی هەیە. لەو کۆبوونەوەیدا ئێمە ئەو ڕەوتە لەگەڵ بەڕێز پوتین درێژە پێدەدەین و پاشان بە یارمەتی خوا هەنگاوەکانی پێویست دەگرینە بەر. وەزیری دەرەوەی رووسیا سێرگەی لاڤڕۆڤ دووشەمەکوتی کوردەکان و سووریا گوتیان لە بەرژەوەندیاندایە ئەگەر رووسیا یارمەتی بە دامەزراندنی وتوێژێک بکات. وتوێژ لە نێوان کوردەکان و دیمەشقدا پێویستە. ئێمە ئامادەین هاندەرێک بۆ ئەو وتوێژە بین. هەردووک لا داخوازی خۆیان دەربڕی کە رووسیا لە ئەو ڕەوتەدا یارمەتی دەربێت و هەڵبەت وتوێژی نێوان تورکیا و سووریاش پێویستە و ئێمە بۆ ئەوەش ئامادەین کە وەک پشتیوان بین و هانیان بدەین پەیوەندی ڕاستەوخۆیان هەبێت. رووسیا وەک هێزێکی پێشەنجی نێوبژی هاتەکایەوە دوای ئەوەی لە ساڵی 2015 بە شێوەی لەشکری هاتە نێو دۆخەکە وای کرد شەڕەکە لە بەرژەوەندی سەرۆکی سووریا بە شارە لە سەد دابێ. هەروەها ڕۆژ دووشەمە بەشێک لەو سەربازانی ئەمریکا کە باکووری خۆرهەڵاتی سووریان جێهێشت گەیشتە هەریمی کوردستان. فیلمێکی ئاژانسی ڕۆیتێرز زیاتر لە 100 ئۆتۆمۆبیل نیشان دەدات کە لە باکووری خۆرهەڵاتی سووریا ڕادێن. شەممە وەزیری بەرگری کوتی کە نیزەکەی هەموو 1000 سەربازی ئەمریکا لە باکووری سووریاڕە بۆ ڕۆژاوای عێراق دەچێشنەوە بۆ ئەوەی لە دژی داعش هەڵمەت ئەنجام بدەن.